ئەم پێشنگایە لە سەر ئەسی چارەکی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کراوەتەوە و 6 مامۆستا بەشدار بووە. مامۆستایان هونەری خوێندگاکان سوپاسیان دەکەم کە ڕۆڵی پێشمەرگیان لەم وێنانە پێشانناوە، خەبات و تێکۆشانی پێشمەرگیان پێشانناوە، چکە بەڕاستی هەموو وێنەکان تعبیر لە بەرگری و مقاومەت و توانەکانی هێزی پێشمەرگاکە. ئەم چالاکیە بەڕێوەبەری چالاکی هونەری سلێمانی کردوێتەوە کە سەبە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیە. ئەو مامۆستانی کە بەشداریشن لە پەروەردەکانی قەرەداخ، هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی، پەروەردەی دەربەنیخان، پەروەردەی دەربەنیخانە سلێمانیە، ڕۆژهەڵات و ڕۆژاوە. ئەم لەوحانەش هەمووی سەرجەم تعبیر لە سەرکەوتەکانی پێشمەرگە مامۆستایانی هونەر کە بەشداریان تیا کرد و کردوێنێتەوە.